چاکسازی لە موچە و دەرماڵەی ناشایستە و بڕینی موچەی خانەنشینکراوانی نایاسایی و پۆستە باڵاکان چۆن هەڵدەسەنجێنی؟ منسبەت چاکسازی لە موچە بەڕاستی لە ئێستادا پێویستە چاکسازیی زۆر باش لە موچە لە هەموو ئەوانەی کە ئێستا بوونە بەربەست لەوەی کە ژیانی ئەو خەڵکەی ئەو های لێبێت هەمووی کەم بکرێتەوە بەس بەڕادە کە فەقیرەکان زیاتر نێنە خوارێ دەوڵەمەندەکان زیاتر بەرز نەکاتەوە بەڕاستی پەرلەمانتار وەکو پەرلەمانتار پێویستی بەوەی نییە کە ئەو موچە زەخمە ئەو هەموو دەرماڵە دیوەخان نازانم ئەو هەموو سیارانە باشە لە کۆلێژەکان لە پەرلەمان لە وەزیران لە هەموو ئەو شوێنانەی کە لە هەتا لە تەندروستی ئەو هەموو سیارانە لەبەرچێ ئەو هەموو خەستەسات و ئەو هەموو دەرماڵە و ئەو هەموو یعنی ئەو هەموو شتانە لە پای چی لەبەر چی فەقیرەکەی نییە بیخوا و کەسانێک کە تێ ناو ناز و نیعمەتی باشە لەبەرچی ئێستا کەسانێک هەتا ئێستاش معاشە 4 ملیۆن و 5 ملیۆن بیکەچی مامۆسایەکی زانکۆی لە 4 ملیۆنەوە هاتە ملیۆنێکی لە 3 ملیۆنی هاتە 700,000 750,000 ئێمە وەکو گەنجام کوردستانە داواکاری لە حکومەتی هەرێمی کوردستان پێداچوونەوە بە بڕی ئەم موچانەدا بکات بوون منە خەڵکانێکن کە شایستەی ئەم موچانانین کە ئەوەری داگرن بوون نەخوانەشینکرا و زۆر خانەشینکراو هەیە بڕێکی خەیاڵی لە پارەوەردەگرن کە بەڕاستی ئەمە بە هیچ شێوەیەک شایستە نییە و جێگای قبولکردن نییە نابێت حکومەتی هەرێمی کوردستان بەمە ڕازی بێت داواکارەمە گەنجێک حکومەتی هەرێمی کوردستانی چاکسازی بۆرێ بوو موچەی دەبێتەکردن موچە هەرێمی کوردستانی بشێوەیەکی نادروستینە داواشکردن ساها موچە خوڕەدا هەندێک موچە خوڕێت بەشێک موچە خوڕێت هەرێمی کوردستانی ئەرکێکی زۆر و قورسەتێکە زۆرە سەملێوە هەی بەلێ بەرامبەردا موچەک و دەرماڵەکە کێم پێشکەشی وا کەسە تێدەکردن و هەندێک کەسیش مەیە هەی خاوەن سێ موچەکەنە و هیچ ئەرکە کۆمۆندی بوونەکە وەتف نابینێک و بە پێی موچێوان پێشکەشی وان تێدەکردن و داواکارن حکومەتی هەرێمی کوردستانی چاکسازی بێتەکردن هەندێک کەس هەنا وەکو ئەوانەی کە شایستەی ئەوەی نەموچێکی زۆریان پێ بدرێت ئەیشێکی زۆر بچووکیان هەیە بەڵام موچەکەیان زۆر لە ئیفکارەکان گەورترا داوا لە حکومەتی کوردستانی ئەو موچەمان بۆ چارسە کە چووکە خەڵکیشی زۆر فەقیر دەرامەت هەنا موچەیان نییە پای ڕۆژانەیان نییە بخۆن لە ماڵەوە گوتی یعنی هەیە دو سێ موچەی هەیە دو موچەی هەیە یعنی هەیە موچەکی هەیە ئیشێکی باشتریشی هەیە یعنی چاکسازی بگرێت لە وەبیدن بژێوی ژیانی خەڵک دابین بگرێت و